سڵاو ئەوڕۆ باسی هەڵبژاردننی هاوسەر دەکەین کە یەک لە گرنگترین بڕیارەکانە لە ژیانی مرۆڤ بە تایبەتی گەنج لەو سەردەما بابین دوورکەوینەوە لە پێوەرە کلاسیکیەکان کە باسی هەمان تەمەن هەمان بڕوانامە هەمان نەتەوە بابین هەندێک پێوەری گرنگتر باسکەین یاخود ئاماژەی پێ بکەین چەند لایەنێکەیە بۆی کە تۆ باسی یاخود بتەوێت کەسێک هەڵبژێری پێش هەموو شتێک ئەو کەسێک کە تۆ هەڵدەبژێری پێویستە حەزت لەو کەسەبی مەیلت بۆی هەبی مەرز نییە زۆر خۆشت بێ بەڵام بەلایانی کەم دەبی مەیلت بۆی هەبی و پێویستە ئەو کەسەش بە هەمان شێوە مەیلی بۆ تو هەبی و حەزی بە توبی حەز بکە تۆ هاوسەری بی چکە تۆ ئێمە باسی هاوسەرگیری دەکەین بابین باسی چەند لایەنێکی باش بکەین یاخود چەند مواصفاتێکی باش لە کەسی بەرامبەر هەبی و لە نێوان دووکەوانش ئافرەت بە تایبەتی ئافرەتی باش یاخود هەڵبژاردننی کچێکی باش ئەوەیە کە تێیدا پێش هەموو شتێک لایانی ئیمان یاخود ئیمانداری و باوەڕی هەبی جا لە دینی ئیسلام لە دینی مەسیح لە هەر دینێکی تربی لەبەرەوەی ئەو ئافرەتە بەڕێزە ئەگەر لایانی ئیمانداری تێدا هەبوو بێگومان پابند دەبی بە کۆمەڵک پرەنسیپ و بەها و دابوونەریت و ئاکار و ڕەوشی جوان جگەلەوە کەسێکی ڕاستگۆبی بۆ ئەمانەت پارێزبی کە دەرەی ئەمانەت پارێز کە هەم قسەیەکی لا بکەی هەم شتێکی لا جێبێڵی وەک خۆی بیپارێزی و ئاگاداریبی و کەسێکی ڕاستگۆبی و هەروەها کەسێک بی کە گران و سنجیم بی بە ڕێز بی لەگە کەسی بەرامبەری ڕێز لە کەسی بەرامبەری بگری ڕێز لە پیاوەکەی بگری لە هاوسەرەکەی لە کەسوکاری پیاوەکەی لە میوانەکانی لە هەموو ئەو کەسانی کە لەگەڵی دەژی لەو ماڵە هەروەها پۆینتێکی کە هەیە گرنگە ئەویش ئەوەیە هەستکردن بە بەرپرسیارەتی هەڵگرتنی بەرپرسیارەتی پۆینتێکی گرنگە لە ئافرەتدا هەبی کە کەسێکی بێباک نەبی و توانای ئەوەی هەبی کە ماڵ بڕێو بە منداڵ بڕێو بە هەموو ئەوشتانە بپارێزی کە لە ژێر ئەرک و بەرپرسیارەتی ئەودایە هەروەها کەسێک بی کە لایانی سۆز تێدا هەبی لایانی عاتیفەی تێدا هەبی کەسێکی بە بەزەی بی لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ پیاوەکەی لەگەڵ منداڵەکانی لەگەڵ گەوروبەری کەسێک بی لایانی سۆزی تێدا هەبی نەک کەسێک بی ڕفتاری وەکی ڕفتاری پیاوان بی پێویستە هەست بکەیتەوە ئافرەتە جیای کێو لەگەڵ پیاو و لە ڕووی خەرجی لە ڕووی داهات لە ڕووی مەسروفی ناوماڵ یاخود ئەو پارەی کە دێتە دەستیان داهاتی ئەو ماڵەیە کەسێک بی بتانی نەزۆر ڕزیلی بی نەزۆر کەسێکی پارە بە هەدەر بدا لەو نێوانەبی کۆنتترۆلی خەرجی و داهاتی ماڵ بکە و مواصفاتێکی گرنگە لە ئافرەتدا هەبی کەسێکی دەست بڵاو نەبی جگە لەوە پەیوەندی باش و بەهێزی هەبی لەگەر لە ڕووی گفتوگۆکردن لە ڕووی قسەکردن لە ڕووی چارەسەرکردنی کێشەکان بەڕێگەی عقل بە دایلۆک بە تێگەیشتن بە ڕێزگرتن لە ڕای کەسی بەرامبەر هەروەها کەسێک بی ڕوخۆش و دەمبەخەندە و پێکەنیم بی کە ئەوە سفەتێکی زۆر گرنگە لە خانماندا هەبی ئەمە پێی دەرێن خوێن شیرین کەسێک بی بستە ناو دڵ خوێنی شیرین بی حەز بکەیت لەگەڵی دانێژی حەز بکەی قسەی لەگەڵ بکەی کەسێک نەبی گرژمۆم بی کەسێک نەبی بابرێن فەیسەکی ئەوە هەبی کە تووڕەبی بەرامبەرەکەی هەست بە شەرمکان ئەحرازی بکە بەرامبەری نەتوانی قبوڵی بکە وەجگە لەوە کەسێک بیکە ئاواتی هەبی ئامانزی هەبی حەز بکە گۆڕانکاری بکە لە ژیانی هاوسەری حەز بکە بستە قۆناغێکی باشتر پێشکەوتوتر ئاوات خواز بینە کەسێک بی هیچ ئومێد و هیچ ئاوات و هیچ شتێکی نەبی بۆ داهات و هیچ گۆڕانکارێکیدا بەدی نەکرێت لە ماوەی تەمەنێک هاوسەرگیری ئەوانە هەمووی ئەو شتانە بوون کە لایانی باش بوون لە خانماندا هەبی بابین بزانین لایەنە خراپەکان چیە یاخود ئەو پۆینتە خراپانە چیە کە پێویستە لە خانماندا نەبیت یەکەمیان لایانی باوەڕ یاخود ئیمانداری کە وەک باسمان کرد لە لایەنە باشەکەی لێرەش باسی دەکەین کە پێچەوانی ئەوەیە ئەویش ئەوەیە پێویستە کەسێک بی خوا بناسی کەسێک بی ئیماندار بی باسمان کرد هەم دینی ئیسلام هەم دینی مەسیح هەم هەدینێکی تربی تەنها کەسێک بی دووربی لە لایانی درۆکردن لایانی خیانەتکردن ناوبانگ خراپی ئەوانشتی خراپن کە لە خانماندا هەبی هەروەها کەسێک بی بێ ڕێز نەبی ڕێزی کەسی بەرامبەری بگری ڕێزی هاوسەرەکەی بگری ڕێزی کە سوکاری هاوسەرەکەی بگری هەروەها خۆ بەزلزان نەبی کە ئەوش سیبەتێکی گرنگە لە خانمان وەجگە لەوە کەسێک نەبی خۆویست بی تەنها خۆی بوێ تەنها حەزی خۆی ئارەزووی خۆی هیچ بایەخ بۆ بەرامبەرەکەیدانە نیە و بەرژەوەندی خوازبی و هەمیشە بەرژەوەندی خۆی بێ و هیچ بایەخ بە بەرژەوەندی کەسی بەرامبەری نەدا هەروەها پێویستە کەسێک بی دوور نەکەویتەوە لە بەرپرسیارەتی هەڵگرتن ئەو کاتێک کە بەرپرسیارەتی یان شتێکە تایبەت بەوە پێویستە بەرپرسیارەتی هەڵگری نەک خۆی بدەزێتەوە چکەوە زۆر کەسێ زۆر خانم هەیە زۆر ئافرەتە
لە بەرپرسیارەتی هەڵدێ خۆی دەدەستەوە بە کەسێکی بێباکە بایەخ بە ماڵ و منداڵ و پیا و کەسوکار و میوان نادا و هەروەها سیفەتێکێ زۆر خراپە پێویستە خانمان لێ دوورکەونەوە پیاوانیش ئاگدار بن لە هەڵبژاردننی ئەو خانمانەی کە زۆر زیادەڕۆیی هەیە لە مەسلەی غیرەکردن مەسلەی گومانکردن لە کەسی بەرامبەر هەر لە تەمەنی یاخودە لە سەرەتای دەستپێکی باسی هاوسەرگیری لەگە کەسی بەرامبرت دڵنیا بەلەوەی کە لەو کەسانە نییە کە غیرە دەکات لە بەر ئەگە غیرە بکە لە ژیانی هاوسەری تاڵ دەبی هەمیشە بە دوواداچوون و چاو دێری و پرسیار و لێپرسینەوە و ئەوانە ژیانی ژنمێر تاڵ دەکا هەروەها کەسێک نەبی کە زۆر دەست بڵاوبی زۆر خەرجی پارە سەرفکە پارە بە هەدەر بدا لە کاتێکدا کە پارە بە زەحمەت بەدەست دێ کەسێکی زۆر دەست بڵاوبی و قەرزاری دوکاندار و عربانسی و کۆمەڵە کەسێک بیتن کە بەداخەوە زۆر لە خانمان تیاندا هەیە هەمیشە قەرزارن شت بە قەرز دێنن یان خەریکی قست و ئەو شتانن هەروەها لە ڕووی پەیوەندیەوە کەسێکی عینات نەبی بتانی کە قسەی لەگەڵ بکەی بتانی هاوڕێتی بکەی بتانی تێی بگەی تێت بگانە کەسێک بیتەنها خۆی پێڕاستبی و عینات بیت و هیچ بڕیاری بەرامبەرەکەی قبول نەکە جگە لەوەش پێویستە کەسەکە تەنها فۆکەس و ئیحتیمام و تەرکیزی لەسەر دیوی دەرەوەی خۆی نەبی ئەو خانمە پێویستە چۆن بایەخ بە دیوی دەرەوە دەدات چۆن خۆی جوان نیشان دەدا بایەخی پێدەداکەوە خاڵێکی گرنگە لە خانماندا هەبی بەڵام لەگەڵ ئەوەش لە دیوی ناوەش کەسێک بی هەمان ئەو کەسەبی ئاوێنەی دیوی دەرەوەیە